لە دوای ڕوخانی ڕژێمی بنەماڵەی ئەسەد لە سووریادا لە عێراق لایەنە شیعەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران ترس و نیگەرانیان لێ نیشتووە سەبارەت بە ئایندەیان. دانەڵد ترامپ لە یەکەم کۆنفرانسی ڕۆژنامەوانیدا باز لە ڕەوشی سووریا و ڕۆڵی تورکیا و هەروەهاش بابەتە ناوخۆییەکانی ئەمریکا دەکات. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا و کاملا هێرس جێگری سەرۆک باسییان لە دەستکەوتەکانی 4 ساڵی ڕابردووی بەڕێوەبەرایەتیەکەیان کرد و سوپاسگوزاری خۆیشیان دەربڕی بۆ پشتیوانی دیموکراتەکان لێیان. سەرۆک بایدن لەو ئاهەنگەی کۆمیتەی نیشتیمانی دیموکراتەکان سازیاندا بوو جەختی کردەوە لەو بەرەو پێشچوونانەی بەڕێوەبەرایەتیەکەی بەدەستی هێناون لە وتارەکەشیدا جارێکی تر ئەوەی دووبارە کردەوە کە ئایا ئەمریکا لە ڕەوشێکی باشتردایە بە بەراورد لەگەڵ 4 ساڵی ڕابردوودا کە بەڕێوەبەرایەتیەکەی دەست بەکار بوو دەشڵێت بە هەموو مانایەک بەڵێ ئەمریکا لە ڕەوشێکی باشتردایە. کاملا هێرس لە وتارەکەیدا تشکی خستە سەر یەکگرتووی لایەنگرانی و دەڵێ پێوانەی ڕاستەقینە بۆ هێزی ڕێبەر ناکەوێتە سەر ئەوەی شکست بەچێ دەێنێ بەڵکو دەکەوێتە سەر ئەوەی کێ بەرز دەکاتەوە. لەو بۆنەیەدا جاو بایدن خانمی یەکەمی ئەمریکا و دۆگلاس پێمهۆف هاوسەری کاملا هێرس یاوەری سەرۆک و جێگرەکەیان بوون و دانەڵد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا ڕۆژی 20 مانگی یەک سوێندی یاسایی دەخوات و وەک 47مین سەرۆکی ئەمریکا دەچێتە کۆشکی سپیەوە. دادگایەکی چاوپیاخشاندنەوە لە ئەمریکا داوایەکی بە پەلەی کۆمپانیای تیکتۆک ڕەت دەکاتەوە ئەو داوایە تایبەت بووە بە ڕێگەگرتن لە یاسایەکی کاتی لە پەیوەندی بە کۆمپانیا سەرەکیەکەی تیکتۆک لە وڵاتی چین. ئەو کۆمپانیایە داوا یاساییەکەی خۆی خستە بەردەم دادگایەکی چاوپیادەخشاندنەوە لە واشنگتنی پایتەخت و داوای کردووە کاتی زیاتری بدرێتێ تاکو دۆسیەی خۆی ئامادە بکات و بیخاتە بەردەم دادگای باڵای ئەمریکا. بڕیارەکەی دادگا کە لە بەرژەوەندی کۆمپانیاکە نەبووە وهای کردووە کۆمپانیای تیکتۆک هەنگاوی خێراتر بنێت و داواکەی بباتە دادگای باڵا بۆ بڕیاردان وەک هەوڵێک بۆ ڕاگررتنی ئەو قەدەغەکردنەی دەکەوێتە سەری. ئەم کۆمپانیایە ئاگاهیشی داوە لەوەی بەبێ بڕیاری دادگا ئەوە تیکتۆک دادەخرێ کە یەکێکە لە پلاتفۆرمە گرنگەکانی وڵات و لە یەک مانگدا زیاتر لە 170 ملیۆن بەکارهێنەری هەیە. بەپێی ئەو یاسایەی هەیە تیکتۆک قەدەغە دەکرێ مەگەر هەتا ڕۆژی یەکی مانگی یەک کۆمپانیای بایدانس و بەرهێنانەکانی خۆی لە تیکتۆکدا ڕابگرێ. وەزارەتی دادی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی کۆنتڕۆڵی کۆمپانیای تیکتۆک لەلایەن وڵاتی چینەوە مایەی مەترسیەکی بەردەوامە لەسەر ئاسایشی نیشتیمانی ئەمریکا. دیمەنەکان لە بەغداوە شڵەژانێکی سیاسی و یاساییش نیشان دەدەن ئەمەش وەک دەگوترێ نیشانەیەکە بۆ نیگەرانی و گومانە قوڵەکانی لە عێراقدا دروست بوون پاش ڕوخاندنی فەرمانڕەوایەتی بنەماڵەی ئەسەد لە سووریادا. ڕاکردنی ئەسەد ترسی دروست کردووە لەناو لایەنە شیعە عێراقیەکاندا لەوەی هێزە سونیەکان بکەونە جموجۆڵ و دەست بکرێت بە گۆڕینێکی بنەڕەتیانەی هاوکێشە سیاسیەکانی ناو فەرمانڕەوایەتی عێراق. جا لێرەدا پرسیارە گرنگەکە لەوەدایە ئایا سیاسیە فەرمانڕەواکانی عێراق دەتوانن پایتەختەکەیان لە داڕمان بپارێزن هاوکاتی ئەو زریانەی داوێتی لە پایتەختەکانی تری بەرەی مقاومەی ئیسلامی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. متمانەیەکی زۆریش دراوە سەبارەت بەوەی
سیناریۆی شەڕی سەرتاسەری لە ناوچەکەدا ڕوونەدا، بەڵام دەشگوترێ خۆ ئەگەر هەر یەکێک لەو متمانانە بە مەبەستیان بێمەبەست پێشل بکرێن، ئەوە ئەگەری ئەو شەڕە زۆر زیاتر دەبێت. جۆیس فەردە نووسەر و ڕۆژنامەوان میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. جۆیس یەکێکە لەو ژمارە کەمانەی ڕۆژنامەوانی ژن کە لە ژینگە مەترسیدارەکاندا کاری ڕۆژنامەوانی کردووە و لە ژمارەیە کەناڵی ناوداری ئەمریکایی و جیهانیشدا لەوانە ABC، CBS و BBC، NBC وەک ڕۆژنامەوانێکی ئازاد کاری تیادا کردوون و ڕووماڵی ڕووداوە گرنگەکانی کردووە، لەوانە شەڕی فۆکلاند لەبەر یەک هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێتی پێشوو، یەکەم شەڕی عێراق واتە گەردەلوولی بیابان، هەروەهاش ڕاپەڕینی کورد لە عێراقدا و شەڕی بۆسنیا و شەڕی ئەفغانستان و زۆری تریش و خاوەنی چەندان خەڵاتیشە. جۆیس سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوون لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا. یەکەم پرسیاریشم ئەوەیە بەڕای تۆ بۆچی میلیشیاکانی سەر بە ئێران لە عێراقدا بێدەنگ بوون لە بەرامبەر ڕووداوەکانی سووریادا؟ پێم وایە لە ئێستادا باشترین شت ئەوەیە هەر بە بێدەنگی بمێننەوە. بۆ پاراستنی ڕەوشی عێراق دەشێت یەکێک لە هۆکارەکان ئەو بێت کە نیشتیمان پەروەری لە عێراقدا هەروادی و لە زیادبووندایە لەوانەشە ئەگەر هەرچ شتێک بکەن یا بڵێن لەسەر ڕووخاندنی ڕژێمەکەی ئەسەد کاردانەوەی پێچەوانەی ببێت لەسەریان. هەرچەندە نوجەبە و حیزبوڵای عێراق لە میدیاکانیانەوە هەندێک قسەیان کردو و ئاگاهیان داوە کە گوایە ئێران هێشتا بەهێزە کە لە ڕاستیدا پێویستە تاران نیگەران بێت لە ئەوها ڕەوشێکدا. خاڵێکی تریش ئەوەیە لەوانەیە میلیشیاکان سڵ لە هەڵوێست و پشودرێژی کورد و سونەکانیش بکەنەوە، بە تایبەتیش کە دەمێکە شیعەکان لە دەسەڵاتدان و هەرچ ناڕەزایەکی ئەوانیش لەوانەیە ببێتە پاشەکشە پێکردنی شیعەکان و ڕەوشەکەش گەڕ بگرێت. جۆیس بەڕای تۆ نەمانی ئەو هێزە میلیشیایانە یا لاوازبوونی ئەو هێزە میلیشیایانە دەبنەمایی ئەوەی کەوا بڵین ئیدی چەک بە تەواوەتی لە عێراقدا دەکەوێتە دەست حکوومەتی عێراقیەوە یاندا؟ نا پێ ناچێت، چونکە ئێرانیەکان هێشتاش کۆنتڕۆڵێکی بەهێزیان هەیە بەسەر هێزە میلیشیەکانی لە عێراقدان. پێم وانە ئەم چەکانە بدرێنەوە بە حکوومەتی عێراق، چونکە ئالەم کاتەدا حکوومەت زۆر لاوازە و ئەو چەکانەیش نادرێنە هێزە ئاسایشیەکان و لەشکری عێراقیش، چونکە ئەو توانایان نییە ئەو هێزە میلیشیانە کۆنتڕۆڵ بکەن و بێلەوەش خەڵکەن لەناو ئەو هێزە عێراقیانەدا کە ناخوازن ئەوها هەنگاوێک بنرێت و ئەو چەکانە وەربگیرێنەوە. هێشتا ئێران هەژمونێکی زۆری هەیە لە عێراقدا، وەک گوتم حکوومەتی عێراقیش لاوازە و لەبەر ئەوەش نابینیت هێزە میلیشیاکان چەکەکانیان ڕادەسی حکوومەتی عێراق بکەن. یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە ئێران نەتوانێت چی بکە، ینی وەکو جەنابەت دەڵێ هێشتا لەو هێزەی خۆیدا ماوەتەوە، بەڵام ئێران نەتوانێت چی بکە. حەماسی لە دەستدا، حیزبوڵاشی لە دەستدا، سووریاشی لە دەستداوە. ئیتر هەموو هێزەکەی خۆی لە عێراقا کۆ کاتەوە یا ئەو هێزانی کە سەر بە ئێرانن لە عێراقدا جارێکی تر ئەوانە ڕێک دەخاتەوە و بەکاریان دەێنێتەوە. کامیانە بەڕای تۆ؟ من وهای دەبینم لە ڕووی مێژوویەوە عێراق تەنها وڵاتێکە کە ڕۆژ ئاوا ڕێگەی پێدا هەتا ئێران ڕابگرێت. کاتێک سەدام ڕوخێنرا ئێران ڕێگەی خۆی دۆزیەوە هەتا ببێتە زلهێزەیەک لە ناوچەکەدا. ئێستاش وها دەبیندرێت کە دەبێت پێگەی هەبێت و هێزی جیاوازیشی هەبێت لە عێراقدا. جاکاتێکشی ئەو کورد و سونە بەیەکدا دەدەن هەتا هەریەکەیان هەرێمی خۆی هەبێت، ئەوە بۆشایی دەسەڵات دروست دەبێت، هەروەک چۆن لە دوای سەر و وەختی سەدام حوسێندا دروست بوو. ئەماش ڕێگە خۆشگەرێکی ترە بۆ ئێران کە بە ئاسانی ڕێی خۆی بکات. ئێستاش ئەگەر ئەمریکا هەڵوێستێک ڕابگەێنێ بۆمانەوە لەوێ، ئەوە لایەنێک دروست دەبێت پێی بڵێنە خێر ڕێگە نادەین. کێشەکە ئاڵۆزە. جا لەم ڕەوشە ناسەقامگیریەشدا ئەگەر عێراق بڕیاری خۆی بدات تا بەرەو پێش بڕوات، ئەوە هێزی ئێران لە عێراق و ناوچەکەشدا ڕێگر دەبێت و لاوازەی عێراقیش وها دەکات ئێران هەر بمێنێتەوە. جۆیس لەگەڵمانە بمێنەرەوە، من دەگەڕێمەوە بۆلات. واشنتن بە وردی چاودێری ڕەوشی سووریا دەکات و لە وەتای کۆتایی بەدەسەڵاتی فەرمانڕەوایەتی بنەماڵەی ئەسەداتووە بەڕێبەرایەتی ئەمریکا لە هەوڵدایە بۆ ڕێگەگرتن لە هەموو ئەو ئەگەرانەی دەبنەمایی تێکدانی سەقامگیری ئاسایشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا.
ئێمە پشتیوانی لە دراوسەکانی سووریا دەکەین، ئوردن، لوبنان، عێراق و هەروەها ئیسرائیل. ئەگەر مەترسیەک لە سووریا بکەوێتە سەریان هاوکاتی ئەم قۆناغی گواستنەوەیە، قسە لەگەڵ هەموو ڕێبەرانی ناوچەکەدا دەکەم. قسەشم لەگەڵ هەموو خەڵکی خۆماندا کردووە. کاربدەستانی باڵای بەڕێوەبەرایەتیش دەنێرم بۆ ناوچەکە. عراق یەکێکە لە وڵاتانەی مەترسی لەسرە بەهۆی گۆڕانکاریەکانی سووریاوە، بە تایبەتیش لەسەر ئەو هێزە میلیشیاییە لە یاسا دەرچوانەی هێزیان لەناو سووریادا هەبووە و لە عێراق و لە سووریاشەوە هێرشی موشەکی و درۆنیان دەکردە سەر ئیسرائیل. جەخت دەکەمەوە لە وابەستەی ئەمریکا بۆ سەرک وەزیری عراق لەسەر کاری پێکەوەییمان لە بواری یاسایشدا و هەمیشەش کار دەکەین بۆ سەروەری عراق و دڵنیابوون لە پارێزراویشی. پێم وایە ئێستا ئەو کاتە گونجاوەیە بۆ عراق سەروەری خۆی جێگیر بکات و هەروەهاش سەقامگیری و گەشەسەنینی خۆی بەرێتە پێشەوە. ئەم حکوومەتەی ئێستای عراق داوا دەکا لە پەیوەندی بە سووریاوە هەنگاوی ئەرێنی بنرێن. بەم داوایە بەغداش هەر بۆ وڵاتانی ناوچەکە نییە، بەڵکو داواکەی ئاراستەی کۆمەڵگەی نێونەتەوەیش دەکات. چاودێری ڕووداوەکانی سووریای دراوسێ دەکەین و هیواداریشین وڵاتانی ناوچەکە و جیهانیش بەرپرسیارەتی هەڵگرن بۆ پاراستنی ئاسایش و سەروەری سووریا و پارێزراوی گەلی سووریا و هەروەهاش بژاردەش بدرێتە گەلی سووریا و ڕێز بگیرێت لە خواستی ئازادانیشی. ئەمانە بێ لەوەی پێویستە بەرپرسیارەتی نێونەتەوەی هەبێت بۆ پاراستنی یەکپارچەی خاکی سووریا و هەروەهاش فرەی نەژادی و ئاینی و هاوڵاتیانی سووریایی هەتا بتوانن بە پارێزراوی و ئازادانە لە وڵاتی خۆیاندا بژێن. هەرچۆنێن بێ وەک شیکەرەوە عراقیەکان دەڵێن سزادانێک هەیە پێویستە عێراق چاوەڕوانی بکە پاش ئەو هەموو گورزە گەورانەی لایەنەکانی سەر بە کۆماری ئیسلامی ئێران بەریان کەوتووە. جموجۆڵی ورد و درشت لە بەغدا دەست پێ دەکەن، بەڵام جیاواز دەبن لەو شێوازەی لە سووریادا هەبووە. دەزانین کە 5 باڵ هەن: حوسیەکان، حەماس، حیزبوڵڵا، سووریا و پێنجەمیشیان عێراقە. ئەڵبەت سەرە گەورەکەشیان ئێرانە. جا پێم وانی عراق لە سزادان دەربازی ببێت، بەڵام چۆن دەبێت؟ پێم وایە بە ڕێگەی جیاواز دەبێت لەوەی لە سووریا ڕوویدا. جۆیس، عراق بۆچی نیگەرانی هەیە لە هەموو ئەو ئاڵوگۆڕانی کە لە سووریادا ڕوویانداوە، هەر تەنها بابەتەکە پەیوەندی بە کۆماری ئیسلامی ئێرانەوە هەیە یا خوشتی تریش لە ئارادان؟ پێم وایە ئێرانە، بەڵام فاکتەری تریشن کە ترسیان دروست کردووە. لەلایەکەوە تورکیات هەیە، وەک بینیمان ئێرانی دەرکرد لە سووریادا. ئێستا عراق نیگەرانیەکی زۆری هەیە لە بەرامبەر تورکیا لە کاتێکدا ئەنکەرە دەخوازێت بە زەبری هێز کورد لە هاوکێشەکان بخاتە دەرێ، چونکە دەترسێت لەوەی کورد ببێتە هۆکار بۆ سەرهەڵدانێک لە ناو تورکیادا. لەلایەکی تریشەوە شیعەکانت هەن و ئەمانەش هاوشێوەی ئێران نیگەرانیان هەن لەو وڵاتە سونەیە. جا بگرە و بەردەیەکی زۆر هەن لەسەر ئەم بابەتانە کە لە عێراقدا ڕنگدانەوەیان دەبن. ڕاستە تورکیا خۆشحاڵە بەم ئاڵوگۆڕەی ناو سووریا، بەڵام نابێت بیرمان بچێت کە دەشێت بۆشایی دەسەڵاتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکات و لەوانەشە ببێتە مای کێشەی تر بۆ عێراق. باشە، ئەو نیگەرانی کە عێراق لە تورکیا هەیەی لە چیەوە سەرچاوە دەگرێت؟ ئایا نیگەرانیەکە لەبەر کوردە یاخو نیگەرانیەکە بەشێکە لەو ململانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە لە نێوان شیعە و سوننەکاندا؟ تێکەڵەیەکە لە هەردووکیان. ژمارەیەکی زۆر درزی سیاسی هەن لە عێراقدا و هەروەهاش لاوازی دامەزراوە دەوڵەتیەکان و ڕکابەریەکانی ناوچەکەش لەولاوە بوەستن. کاتێک ئەمانە پێکەوە گرێ دەدەیت و کاتێکیش هەوڵەکانی تورکیا دەبینیت بۆ دەست بە سەرداگرتنی ناوچەی زیاتر و ئیسرائیلیش لەلایەکی ترەوە دەیەوێت دەست بگرێت بەسەر ناوچەی زیاتردا. ئەوجا ئێرانیشت هەیە. جا عێراق لە نێوەندی ئەم هەموو ڕەوشانەدایە. لەبەرەوە بەغدا پێویستی بەوەیە مانۆڕی خۆی بە تۆکمەی بکات تا بتوانێت خۆی بپارێزێت و پارێزگاریش لە پێگەی خۆی بکات. لەم ماوەی ڕابردوودا بە تایبەتی ینی هەر لەگەڵ دەستپێکردنی قەیرانی سووریا و هێرشانەی مەبەستم کەکرانە سەر حکوومەتی سووریا و ڕوخانی ڕژەمەکەی ئەسەد کۆمەڵە شتی یاخود جموجۆڵی سیاسی ڕوویاندا. سەرۆکوەزیری عێراق دەگاتە شانشینی ئوردون و لەگەڵ شیع عەبدوڵڵادا کۆ دەبێتەوە لە هەمان ڕۆژدا دەگەڕێتەوە بەغدا. ژمارەیە پەیوەندی تەلەفۆنی لە نێوان عەرەبستانی سعودیە و عێراق، میرنشینە یەکگرتووەکانی عەرەب و عێراقدا. سەرۆکی یونامین لە عێراقدا 2 جار لەگەڵ ئایەتوڵڵا عەلی سیستانی ڕابەری باڵای شیعە ئاینزاکاندا کۆ دەبێتەوە. شاندی دیپلۆماتی و لەشکری ئەمریکا دەگەنە بەغدا و
ژمارەیە کۆبوونەوە دەکەن. ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکاش دەگاتە بەغدا و سەردانی تەواوی ناوچەکە دەکات لەسەر ئەم ئاڵوگۆڕانە. چ جۆرە لێکدانەوەیەکت هەیە بۆ ئەوە پێت وایە ئەوەی کە ڕوودەدا سەرەتای گۆڕینی نەخشەی ناوچەکە بێ؟ بەبێ هیچ گومانێک ئەوانەی باست کردن ئاماژەن بە وەرچەرخانێکی گەورەی بەرچاو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بە دڵنیاییەوە گۆڕانی هاوسەنگی هێز لەم ناوچەیەدا و بە تایبەتیش وەها دەکات پێگەی عێراق لەو گۆڕانکاریانەی هاوسەنگی هێزدا بەرچاو بێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەڵبەت ئەمە دەکەوێتە سەر ژمارەیەک فاکتەر لەوانە ململانەی و پێشبڕکێکاری سنوورەکان لە نێوان ئەمریکا و هاوپەیمانەکانی و هەروەهاش ئێران و تورکیا وەها دەکەن ئەم نەخشەیەی باست کرد گرنگیەکی زۆری هەبێت. شێوازی کارکردنی هەریەکێکیش لەو هێزانە خۆی لە خۆیدا نیشانەیە بۆ بوونی ئەو بۆشایی هێزەی دروست بووە و هەروەهاش بۆ هیوای هەبوونی هەژمۆنی زیاتر لەم ناوچەیەدا. بەڵام هێشتا نادیارە ئەم بابەتە بەرەو کوێ دەچێت و یان بە چ ئاڕاستەیەکدا دەڕوات و هەروەهاش ئایا ئێران و ئیسرائیل چۆن کاری لەسەر دەکەن. یەکێک لە پرسیارەکانی تر ئەوەیە وەکو جۆمان لێ بوو ئەنتۆنی بلینکن ئاماژە بەوە دەکات و هەروە سەرۆک بایدنی ژیانی ئاماژە بەوە دەکات دەڵێ ئاسایشی ئەو وڵاتانە دەپارێزرێن و بە تایبەتی بلینکن یعنی جەخت لەوە دەکاتەوە کە ئاسایشی عێراق دەپارێزێ لە هەر ئاڵوگۆڕێک. ئەمریکا چۆن عێراق دەپارێزێ لە کاتێکە عێراقیەکان خۆیان داوای چوونە دەرەوەی هێزەکانی ئەمریکا و هێزەکانی هاوپەیمانانیش دەکەن؟ زۆر قورس دەبێت و ئەگەر هێزە سەربازیەکانی ئەمریکا ئەم ناوچەیە جێبێ هەڵن و بۆ نمونە بچنە عەرەبستانی سعودیەوە لەوانەیە هێشتاش بتوانن هەندێک پشتیوانی دابین بکەن. بەڵام ڕاستیەکە لە ئێستادا ئەوەیە کە ڕەوشەکە زۆر ئاڵۆزە. هێزی میلیشیایی جیاواز و هەریەکە داواکاریەکی جیاوازی هەیە. ئەمە بەڕاستی کەوتوتە سەر حکوومەتی عێراق کە دەستنیشانی بکات کامە هەڵوێست و چ جۆرە هێزێکیش پێویستن بۆ کۆنتڕۆڵکردنی ئەو ڕەوشەی چواردەوری گرتووە لە پەیوەندی بەوەی ئەمریکا چۆن دەتوانێت یاری دەدەربێت بۆی. پێم وایە پێویستە چاوەڕوان بین بزانین بەرەنجامی ڕووداوەکان لە ناوچەکەدا چۆن دەبن. وەک دەبینین ڕووداو گەلێک هەن لەم ناوچەیەدا. پێگەی هێزەکان گۆڕانێکی بەرچاویان بەسەر داهاتووە و ڕێک بەو شێوەیەش نییە کە ئەمریکا دەیویست لەگەڵەوەشدا کە ئەسەد ڕووخە. جۆیس دەگەڕێمەوە بۆلات دەچینە دوا بەشی ئەم دیمانەیەمان لەم بەرنامەیەدا. هێرشەکەی مانگی دەی ساڵی 2023 حەماس کردیە سەر ئیسرائیل و پەرسەندەکانی دوای ئەو هێرشە دواترین نیشان ڕووداوەکانی سووریا وایان کردووە ڕووبەری بۆشایە سیاسی و ئاسایشیەکان گەورەتر بن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بەرچاومان ڕوونە لەوەی داعش دەیەوێت لە هەر بۆشایەکدا دەرفەت بخۆزێتەوە بۆ ڕێکخستنەوەی توانایەکانی و مۆڵگە بۆ خۆی دابین بکات. ئێمە هەرگیز ڕێگە نادەینەوە ڕوو بدات. لە ئێستاشدا کە بۆشایی ئاسایشی هەیە لە سووریادا مەترسی سەرهەڵدانەوەی داعش زۆر بووە. هەر سەرهەڵدانەوەیکی داعش بە هەمان ئەندازە مەترسی بۆ سەر هەردوو ڕەوشی ئاسایشی و سیاسی عێراقیش هەیە. هیچ کەسێک هێندەی عێراق لەو مەترسی ئاسایشە نازانێت کە بەهۆی هەبوونی داعشەوە هەیە لە سووریادا. ئێمەش وابەستەین بۆ ڕێگەگرتن لەسەر هەڵدانەوەی داعش. ئەمریکا و عێراق پێکەوە سەرکەوتنی گەورەیان بەدەستێنا لە شکست پێێنانی ئەو خەلافەتەی داعش بەر لە چەند ساڵێک دروستی کرد. لەگەڵەوەشدا دوای ڕزگارکردنی شاری مووسڵ لە تێرۆریستانی داعش، بەڵام دەستە و تاقمە خۆمەڵازداوەکانی داعش هەر لە جموجۆڵدا بوون و بە پێچەوانەی سەرکردە سیاسیەکانەوە زۆرێک لە سەرکردە لەشکریەکان و شیکەرەوە ئاسایشیەکانیش جەختیان دەکردەوە لەوەی داعش لە ناو نەبراوە. لێرەوە دەبێت بەرەنگاری ئایدۆلۆژیەتی وەرگیرا و ئەوانش ببینەوە کە بەها کۆمەڵایەتی و کللتورەکان مانوێران دەکەن. ئەو بەهایانەی لەسەر بنەمای بڕوای ئاینی ئیسلام و پشو درێژی مرۆیمان و پێویستە هەموو کە لێنانەش پڕ بکەینەوە کە تیرۆر توانی لە ساڵی 2014دا دزە بکەن لێیانەوە. بەغدا و واشنگتن ڕێکەوتنی استراتیژی ئاسایشیان لە نێواندایە، بەڵام زۆرێک لەلایەنە شیعەکان لە ناو لە دەرەوەی فەرمانڕەوایەتی عێراقدا نەکرداوایان دەکرد، بەڵکو فشاریشیان دەکرد هەتا هێزە سەربازیەکانی ئەمریکا و
هاوپەیمانانی نێونەتەوەیش بکشێنەوە کە لەسەر داوای حکوومەتی عێراق لەوێ بوون بۆ بەرەنگاربوونەوەی داعش. الولايات المتحدة الأمريكية صديقة ئەمریکا دۆستی حکوومەتی عێراقە و ئێمەش کۆنتترۆلمان هەیە بەسەر سنوورەکانمانەوە و پرۆژەی سیاسیشمان هەن. جابڕوانینی من ئەم حکوومەتی عێراق حکوومەتێکی جیاوازە، کێشەی ناوێت و بۆ لەمە دواش عێراق و ناوچەکەش ئاستێکی گونجاوی سەقامگیری سیاسی بەخۆوە دەبینن. جۆیز تێرۆریزم یەکێکە لە دۆسێ هەرە ئاڵۆزەکان لە عێراقدا. من هەروەکو لە پێشەکی بەرنامەکەشە ئاماژەم پێکرد ساڵی 91 تۆ لە عێراق بووی هاو کاتی گەردەلوولی بیابان و ڕووماڵی و ڕووداوانە دەکرد. ئەمێ لە زاری تۆ بزانم بۆچی عێراق دەبێتە مۆڵگەیەک بۆ تێرۆریستان و دەبێتە زەمینەیەک بۆ گەشەکردنی تێرۆر تیایدا. لە یەکەم شەڕی کەنداودا خەڵکی عێراق زۆر هاوسۆز و لە ئەنگری ڕۆژئاوا بوون تا ئەو کاتەی بۆردومانی پەناگەیە کرا. گەرکانێکی تووڕەیی و ناڕەزایی دروست کرد چونکە ژمارەیەکی زۆری ژن و منداڵ لەم بۆردومانەدا کوژران و بریندار بوون. ئەو کاتە بۆ یەکەم جار هەستی دژە ڕۆژئاوا سەری هەڵدا. کاتێک سەدام ڕوخێنرا لە دووهەم شەڕی کەنداودا بۆشایی دەسەڵات و هێز دروست بوو. ململانەی هێزە جیاوازەکان لەناو شیعەکان و سونەکان و کوردیشدا هەروەهاش ڕکابەری و شەڕی بەلەبری لە ناوچەکەدا. گەندەڵیەکان لە حکوومەتی عێراقدا بۆشایی سیاسی لە وڵاتەکەدا ئەمانە هەموو ڕێگە خۆشکەر بوون بۆ چوونە ناوەوەی ئەو هێزە دەرەکیانە بۆ ناو عێراق و کۆنتترۆڵکردنی هەندێک ناوچە و دروستکردنی شەڕی تری بەلەبەری. بێگومان داڕمانی دامەزراوە دەوڵەتیەکانیش هۆکارێکی تری سەرەکی بووە کە هەتا ئێستاش نەتوانراوە بە تەواوی هێزی خۆیانەوە بخرێنەوە کار. وەک گوتم ئەمانە ڕێگە خۆشکەر بوون بۆ ئەو دەستە و تاقمانە بچنە عێراقەوە و پەرەش بە خۆیان بدەن. ئێستاش هیوا وەهایە ئەو دیاردەیە بەرەو نەمان بڕوات، بەڵام بوونی بۆشایی دەسەڵات لە دوای ئەسەد لەوانەیە وەها بکات ئەم دەستە و تاقمانە لە عێراقەوە بچنە سووریاوە و دەست بکەنەوە بە هاتن و چوون. ئەمانە کەوتونەتە سەر ئەوەی هێزەکان ئەمریکا و تورکیا و لایەنەکانی تریش چۆن کار لەسەر ئەم بابەتە دەکەن. پێم وایە عێراق بەردەوام زۆرێک لەو کێشانەی دەمێنێت کە دەبنە مای ئەوەی تیرۆریستان بیکەنە مۆڵگایەک بۆ خەیان لەم کاتەدا. یەکێک لە پرسیارەکانی ترم ئەوەیە بۆ خۆ دەزانی لە ئێستاشدا عێراق کێشەی تێرۆریزمی هەیە، هەروەهاش کێشەی میلیشیا لە یاسا دەرچووەکانیشی هەیە. کامیان مەترسیدارترن بۆ ئایندەی عێراق؟ ئەو تێرۆریزمەی کە هەیە ئەو میلیشیا لە یاسا دەرچوانە؟ لە ڕاستیدا میلیشیا لە یاسا دەرچۆکان زۆر مەترسیدارترن بۆ عێراق چونکە هێزێکی گەورەیان هەیە کە دەتوانن حکوومەت لە بەغدا بڕوخێنن. هەروەها لە زۆر سەرچاوی دەرەکیەوە داراییان بۆ دابین دەکرێت. هەر بۆ یەشە پێم وایە پێویستە چاودێری ئەو هێزە میلیشیانە بکرێت و بیر بکرێتەوە لەوەی بە چ شێوەیەک کۆنتترۆڵ بکرێن یان هەر هیچ نەبێت ڕێگە لە گەشەکردنیان بگیرێت، چونکە ئەگەر کۆنتترۆڵی ئەو میلیشیانە نەکەیت کە چەک و پارەیان هەیە ئەوە ئەمڕۆژە وەک خۆی بەردەوام دەبێت. لە وڵاتێکی وەکو عێراقا هەر بە تەنها ئەمریکا ئەتوانێت چارەسەری کێشەی تێرۆریزم بکە، ئەی بەرپرسیارەتی عێراقیەکان خۆیان چییە لەمەدا؟ جا پێم وانییە ئەوە ببینین کە ئەمریکا بچێتەوە ئەو ناوچەیە و کاریگەری یا ئەنجامی هەبێت، چونکە پێشتریش ئەو کاریگەریەمان نەبینیوە. دەبێت عێراقیەکان خۆیان ئەم کارە بکەن بۆ کۆتایی هێنان بە تیرۆریزم و هەروەهاش پێویستە ئەو خواستەشیان هەبێت. ناکرێت خواسی خۆت بەسەر وڵاتێکدا بسەپێنیت کە کلتورەکەی تەواو جیاوازە و چاوەڕوانیش بکەیت سەرکەوتوانە لێی بیتە دەر. جا هەر بەڕاستی ئەمە کەوتوتە سەر عێراقیەکان کە پێکەوە هاو هەڵوێست بن و بڵێن دەیانەوێت وڵاتەکان سەرکەوتوو بێت و ئازادکراویش بێت بۆ میکانیزمانەی خۆیان دیاری دەکەن. ئەی ناکۆکچێ سیاسەکان لێرەدا چی لێ دێ؟ ینی بەڕای تۆ بۆ خۆ دەزانی یەکێ لەو فاکتەرانەی کە بووە مایی برەودان بە تێرۆریزم لە عێراقدا ئەو ناکۆکە سیاسیانە بوو، بە تایبەتی لە نێوان شیعە و سونەکاندا لە عێراقا ئەمڕۆ کە باز لە تێرۆریزم دەکرێت، باز لە تێرۆریزمی سونە دەکرێت. ئەمەیان چەندێک فاکتەرە لای تۆ؟
من بۆ خۆم هیوادارم ئەوە بکرێت ڕۆژی ئێستای جیهان ئاڵۆزە و دابەشبوونی لە هەموو جەیەکدا دروست کردووە. جا لە پەیوەندی بە بابەتی نزیک بوونەوەی شیعە و سوننەکاندا پێم وایە ئەگەر یەکێک بێت پێیان بڵێت ئێوە عێراقین بەر لە هەموو شتێک ئەوا دەشێت ئاسان بێت. بەڵام کێشەکە لەو هێزە دەرەکیانەدایە کە یاری بەم بابەتە دەکەن و ئەم دابەشبوونە دەهێنن و دەبەن. ئیدی ئەرکەکە زۆر قورس دەبێت، هەر بۆیە دەڵێم کەوتوتە سەر خۆیان وەک عێراقی بڕیاری خۆیان بدەن نەک وەک شیعە و سوننە. جا دڵنیانیم ئەو دوو پێکاتەیە لەکوێی ئەم هەڵوێستەدان، بەڵام ئەگەر وەک عێراقی لە خۆیان بڕوانن ئەوە هیوایەک دێتە ئاراوە. ئەگەر گۆڕانکاریەک لە عێراقا ڕووبدا بە مانای گەڕانەوەی دەسەڵاتی سوننەکانە لە عێراقدا وەک پێشتر؟ نا پێ ناچێت. پێم وایە ئەوەی زیاتر ڕێی تێدەچێت بریتە لە فەرمانڕەوایەتیەکی سێلایەنە. شیعە و کورد و سوننا بۆ کۆنتڕۆڵکردنی وڵاتەکەیان کە هەر یەکیان هەرێمی خۆیان هەیە و حکوومەتێکی هاوپەیمانێتیش پێک بهێنن، ئەوە نابیندرێت کە یەکێک لەو سێ پێکاتەیە بە تەنها لە دەسەڵاتدا بێت و کۆنتڕۆڵی هەموو شتێک بکات و ئاشتەوایی بێتە ئاراوە. وەک گوتم پێ ناچێت. ئایندەی عێراق چۆنە بینی؟ یعنی بە تایبەتی تۆ لە ساڵی 90 لە عێراق بووی ڕەوشێکی جیاوازە بینیوە لەوەی کە ئێستا هەیە. پێ دوایە عێراق لەسەر ڕاستەکە بێ بۆ چوون بەرەو پێش؟ جا ئەگەر ئەو کرانەوانەی ئێستا هەن و ئێرانیش بەو لاوازیەوە ینی دەرفەتێکی باش هەیە هەتا عێراق ئایندەیەکی باش و ئاشتیانەشی هەبێت. دەیڵێمەوە ئەمەش دەکەوێتە سەر زۆر فاکتەر لەوانە دەبێت دامەزراوە دەوڵەتیەکان لە عێراقدا بەهێز بکرێن. دەبێت ڕکابەری لە ناوچەکەدا کۆتایی پێبهێنرێت و لایەن و خەڵکیش لە عێراقدا دەست بکەن بەکاری پێکەوەی. بەبێ ئەمانە و مانەوەی میراتی شار پێم وانییە عێراق بەو ئەندازەیە بگۆدرێت کە پێویستە. عێراق پێشتر خاوەنی خەڵکێکی هۆشیار و وڵاتێکی کراوە بووە. بەڕاستی شتێکی دڵخۆشکەر دەبێت وڵاتەکە ببێتەوە وڵاتێکی گرنگ و بخرێتەوە پێگی شیاوی خۆی و وڵاتێک بێت بە ئاراستە دروستەکەدا بڕوات و هیواشم بۆ عێراقیەکان ئەوەیە بگەنە ئەم ئایندەیە. دوا پرسیارم جۆیس لەم بەرنامەیەدا بۆ خۆ دەزانی ڕۆژی 20 مانگی 1 سەرۆک ترامپ دەچێتە کۆشکی سپی، واتە بەڕێوەبەرایەتیەکی نوێ لە ئەمریکادا دەست بەکار دەبێ. جیاوازی دەبینی لە نێوان سیاسەتی بەڕێوەبەرایەتی بایدن و بەڕێوەبەرایەتی داهاتووی ترامپ لەسەر عێراق؟ بەڵێ و پێدەچێت گۆڕانکاری ببینین. جیاوازەیەکی گەورە هەیە لە ڕوانینی هەردوو بەڕێوەبەرایەتیەکەدا بۆ ڕووداوەکانی جیهان. پێم وایە پێویستە عێراق دید و بۆچوونەکانی خۆی کۆ بکاتەوە و خۆی بگونجێنێت لەگەڵ بەڕێوەبەرایەتی نوێدا. دەزانین یەکەم بەڕێوەبەرایەتی ترامپ بە شێوەیەکی بەرچاو و دژی ئێران بوو. هەر بۆیە دەرفەتێک هەیە بۆ عێراق هەڵبستێتە سەر پێ و بەهێزتر بێتەوە و هەروەها دەشبێت بزانێت کە عەربستانی سعودیا پەیوەندیەکی زۆر نزیکی هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی ترامپدا. پێشم وانییە ئەوەی بەلاوە پەسەند بێت کە هێزێکی تر بەسەر عێراقەوە خاوەن دەسەڵات بێت. لەبەرەوە دەرفەتە بۆ دەوڵەتی عێراق هاوکاتی ڕوانینی بەڕێوەبەرایەتی نوێ لەسەر ئێران هەنگاوی خۆی بنێت و بۆشایەکان پڕ بکاتەوە. جۆیس سپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنتنی ئەم هەفتەیەدا زۆر سپاس دەکەم. ئەڵبەت عەزیزان ناوبڕێک و دەگەڕێینەوە لاتان. دانالد ترامپ سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا یەکەم کۆنفرانسی ڕۆژنامەوانی کرد لە دوای سەرکەوتنەکەی لە هەڵبژاردنەکەی مانگی 11 ڕابردوودا و لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیەیدا سەرۆکی 4 ساڵی داهاتووی ئەمریکا باسی لە ژمارەیە بابەت کرد لە پەیوەندی بە دۆسیە ناوخۆیی و دەرەوەیەکانیشەوە. هێرۆ زەنگەنە لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی چاوی واشنتنە. هێرۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونێ. ئەلبەت وەکو ئاماژەم پێکردەوە یەکەم کۆنگرەی ڕۆژنامەوانی سەرۆکی هەڵبژێراوی ئەمریکا بوو. بابەتە گرنگەکان بەگشتی هەم ناوخۆیی هەم دەرەوەی چی بوو؟
بڵێن سەرەتا کۆمەڵێک بابەتی باس کرد لەوانە بابەتە ناوخۆیەکان باسی لە بابەتی دەرەوەی کرا بەتە کاتێکە پرسیاری لێکرا باسی لە سووریاش کرد باسی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە گشتی کرد و هەروەها چەند بابەتێکی تری کە گرنگە بەلایەن دەنگدەرانی ئەمریکاوە هەروە لەسەر بنەمای ئەوانە دەنگی پێدراوە باسی لە کۆمەڵێک بابەت کرد. دووسێ ناوخۆیەکان لە هەمویان گرنگتر چی بوون کە سەرۆکی هەڵبژێرا و باسی کرد؟ سەرەتا بڵێن ئەو بەرگری کرد لە بژاردەکانی بۆ پۆستەکانی کاتا ئێستا دەستنیشانی کردوون لەوانەدا ناوی وەزیری بۆ وەزیری تەندروستی ڕابرت ئێف کەنەدی هێنا کە باسی ئەوەی کرد ئەمیش پاش بڵاوبوونەوەی راپۆرتێک لەسەر ئەوەی گوایە ڕابرت ئێف کەنەدی گومانی دەربڕیوە لە بابلین لە ڤاکسینەکان و هەروەها بەپێی یەکێک لە راپۆرتەکانێکێک لە یاریدەدەرەکانی لە ساڵی 2022دا گوایە داوای ئەوە کردووە کۆتایی بە ڤاکسینی پۆلیۆ بهێنرێت ئیفلیجی مناڵان و پاش ئەوەش مچ میکانڵ کە بابلین سەرۆکی زۆرینەی کۆمارەکانە لە کۆنگرێز ئەو باسی لەوە کردبوو ینی گومانی لەسەر ئەو بابەتانە دەرنیگەرانی دەربڕی بوو لەسەر ئەم بابەتە بەڵام ترامپوتی ئەمە شتێکەوانە ترامپ خۆشی بە گرنگی داانێ بابلین باسی لە ڤاکسینی پۆلیۆ کردو بە گرنگی دانا و هەروەها باسی لەوە کرد شیانی بابلین لێ خۆشببوون لە ئێرک ئادەم ئێمە دەزانین کە فەرمانڕەوای نیویۆرکە و کە دیموکراتیشە بەڵام کەسێکە کە بە تۆمەتەکانی گەندەڵی تاوانبار کراوە باسی ئەوەی کروتی بە شێوەیەکی ناڕەوای کارێکی ناڕەوای لەگەڵا کراو و هەروەهاوتی شیانی ئەوەی هەیە کە لێ خۆشببوونی گشتی بۆ دەربکا بۆ ئێرک ئادەم بابەتێکی تری سەرنجڕاکێش کە گرنگیشە بەلای ئەمریکەکانەوە باسی لەوە کرد بڵێن لە سەرەتای ئەم مانگا بابەتێک بابلین هاتە ناو میدیاکان ئەویش بینینی جۆرە لای تێک بوو لە دەوروبەری نیویۆرک و نیوجەرسی بە ئاسمانەوە کە گوایە باس لەوە کرا کە ئەمە درۆنە و بەڵێ درۆنە و لەلایەن وڵاتانی زلهێزی جیهانەوە چاودێری ئەکرێر چەندە سەرۆکی هەڵبژێردرا و ترامپ گومانی لەوە بووکە ئەمە لەلایەن پەیوانە بوو لەلایەن وڵاتێکی زلهێزی جیهانەوە چاودێری ئەمریکا بکرێ بەڵام ڕەخنەشی لە بەڕێوەبەرایەتەکەی بایدن کرد لەوەی کە دەبوایە ڕوونتر بوونە لە ڕوونکردنەوەی ئەم بابەتە بۆ ڕای گشتی بۆی بزانین شتەکان چیە و خەڵکی مافی خۆیەتی کە بزانێ ئەم شتانە چیە بەسەکەشەوە بوو کە زیاتر نیگەرانیەکانی خەڵک بڕەبێنەوە چکە بەڕاستی بە تایبەتی لە نیوجەرسی و ئەو ستانانە بڕێک نیگەرانی قوڵ دروست بوو لەسەر ئەو بابەتەوە یەک بابەتی تریش بەڵێنەمە دەزانین لە پاش کۆڤیدەوە یەکێک لە شتەکانی کە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و بە تایبەتی لە نێو فەرمانبەرانی حکوومەتە ئەوە بوو کە کارەکان برانەوە بۆ ماڵەوە لە ماڵەوە کارەکان یەکێک لە بابەتەکانی تری کە ئاماژەشی پێکرد گەڕانەوەی ئەو کارمەندانە بۆ کارەکانیان لە ئۆفیس نانیتر لە مۆدووە کاریەوە نامێنە لە ماڵەوە ئیش بکرێ بێ هەموو لە بەپێی قسەکانی سەرۆکیەڵبەتە کاتی وێ تا بڕیاری بۆ دەرەکرێەوە ئەمانە بینە سەر دۆسەی دەرەوەی ئەلبەتە بابەتە هەرە گەرم و گوڕەکە لە ئێستا دۆسەی سووریایە بەڵێ بێگومان بەڵێن باسی سووریای کرد هەرچەندە لە قسەکانی لە سووریا ینی بە تەواوەتی بۆ چوونەکانی ئەمریکای نەخستە ڕوو بەڵام باسی لەوە کرد کە باسی لە ئەزمموی ڕابردووی هێزەکانی ئەمریکا کرد کە لە سووریا هەیە باسی لەوە کرد کە ئێمە 5,000 سەربازمان لەوێ هەبووە و ئەو کاتێکە لەوێ هەبوون ئێمە بینیمان کە هێزێکی تریش لەوەیە کە 250 سەربازە کە باسی لە هێزی سووریا کردوە لە هێزی بابلین چەکدارە تونڕەوەکانیش باسی ئەمانیشی کرد وتی کاتێکە قسەم لەگەڵ فەرماندەکانە کردووە وا دەرکەوتووە کە هێزەکانمان لە نێوان ئەم هێزانە تیا ئاچن بۆیە بڕیاری کشانەوەی هێزەکانم داوە لەو کاتەیە و هەروەها باسی ئەوەشی کرد کە باسی بەشار ئەسەدی کرد کە کەسێکی چۆنەڵی خوێن ڕێژە درندەیە و دەبوایە لاچوایە لەسەر دەسەڵات و ئاماژەی بەوەش کرد کە با بڵین 58 بوتی بیرتانە کە من 58 موشکیشم ئاراستەی سووریا کردووە لەو کاتەیە ینی باسی لە زیاتر شتەکانی ڕابردوو کرد بەڵام باسی ئەوەی نەکرد کە ئێستا ئایا هێزی زیاتر دەنێرێ دیانە بەڵام گوتی ئەم نایەوێت کە هیچ سەربازێکی ئەمریکا لە دەرەوە خوێنی بڕێژێت ئاماژەی بەوەش کرد. ئەی لەسەر تورکیا چکە لە کاتێککە باز لە سووریا کرێ باز لە تورکیاش بکرێ بێگومان بڵێن باسی تورکیاشی کرد و یەکێک لە شتەکانی کە باسی تورکیا کرد هەر با بڵین پەیوەست بە بابەتەکانی سووریا باسی تورکیاشی کرد ئەویش ئەوە بوو کە پێی وا بوو ئەم کارێکە لە سووریا ئەنجام دراوە
وتی ئەمە تورکیا کردوێتی و هەروەها وتی ئەمە کارێکە کە تورکیا چەندین ساڵە 5,000 ساڵە دەیەوێت ئەم کارە بکە کردوێتی و ئەردوغان کردوێتی دوسێ جار ئاماژەی بۆ کرد کە کەسێکی ژیرە بە ژیرانە کردوێتی بەڵام لەگەڵ ئەوەژا چۆنەڵی وتی بە زۆر زانانە ئەم کاری کردووە کە خەڵکی زۆریش نەکوژراوە و کارەکەشی کردووە و ئەسەدیان لەوێ لا بردووە و کە ئێستاش ڕۆڵی هەیە با بڵێن تورکیا لە ناو سووریادا ئاماژەی بۆ شتانە هەڵهێزە چەکدارانەوە هەر هەمووی سەر بە بۆ خۆش داگاداری ینی هەر لەم ماوەی ڕابردوودا ئەنتۆنی بلینکن وەزیری دەرەوەی ئەمریکا سەردانێکی هەم عێراق و هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشی کرد. هیچ جیاوازیەکە بینین لە نێوان سیاسەتی بەڕێوەبەرایەتی بایدن بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سیاسەتی دانەڵد ترامپ کە لەو کۆنفرانسە ڕۆژنامەوانیان باسی کردبێ؟ بەڵێن ئەگەر بڵێن ئێمە باسی کۆنفرانسە ڕۆژنامەوانێکە بکەین بەڕوونی سیاسەتێکی ئاشکرانە کرد بڵێ بەڕوونی ئەمە چی بووە بەڵام بۆ پێوی وەکو ئەگەر بڵین کاربەرزەکان هەم کۆماریەکان هەم دیموکراتەکان بە شێوەیەکی گشتی سیاسەتێکی هاوڕایان هەیە بۆ با بڵین سووریا شێوازێکی با بڵین هاوڕاییان پێوە دیارە لە سەرەتای ڕووداوەکانەوە چاودێری ڕووداوەکانەکەن ینی پەلەیان نەکرد لە پشتیوانیکردنی ئەم هێزانە و هەروەها ئەنتنی بلینکن لە سەردانەکەیدا بۆ چەند وەکو ئاماژت پێکرد بۆ ئوردن و بۆ تورکیا و تەنانەت بۆ عێراقیش باسی لە مەترسیەکانی کرد یەکێک لە مەترسیەکانی کە هەست پێ ئەکرا لەو سەردانەیە دووبارە سەر هەڵدانەوەی داعشیشە ینی ئەمەش بە یەکێک لە مەترسێ گەورەکان دائەندێ و ئەنتنی بلینکن لە ئوردن لە میانی کۆنگرە ڕۆژنامەوانەکەی ئاماژەی بە هێزە کوردیەکانیش کرد لێو و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە ئەمان هاوپەیمانێکی سەرەکی بوون لە شەڕی شکست پێهێنانی داعش و پێویستە پشتیوانیان لێ بکرێتانە هێڵدرێ ئەو کاری کراوە ئەو با بڵین ئەو شکستی داعش جارێکی تر چۆنەڵی پوچەڵ ببێتەوە و داعش جارێکی تر سەر هەڵبداتەوە چونکە مەترسیەکانی داعش لە ناوچەکەیە هەر هەیە بێگومانەوە سەرۆک بایدنی ژەن هەمان شتی باس کرد یاری کە دەڵێ کاتێک کە بۆشاییەکان دێنە ئاراوە ئەنجا بۆشایی سیاسی بێ ئاسایشی بێ ئەوە دەبێتە زەمینەیە بۆ گەشەکردنەوەی یا خۆڕێخستنەوەی ئەو ڕێکخراوانە ئەی لەسەر قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆک ترامپ بەڵێن لەسەر قەیرانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بێگومان قسەی کردووتی ئەو هەوڵەدا هەوڵێکی تەواو ئەدا کە بارمتەکان بگەڕێنێتەوە و هەروەها شەڕەکەش کۆتایی پێبێ هۆشداری بە حەماسیشدا کە ئەم شەڕە دەبێت کۆتایی پێبێ و هەروەها ئاماژەی بەوەش کرد کە لەگەڵ بنیامین نەتانیاهو گفتوگۆیەکی زۆر باشی هەبووە ئەوان باسییان لە کۆتایی هێنان بە شەڕەکە و ئاگربەست کردووە بەڵام لە هەمان کاتیشە ئاماژەی بەوەش کرد کە دەبێت بارمتەکان بگەڕێتەوە ئەو شەوە ینی شێوازی قسەکانی هەم هۆشداریەک بوو بۆ حەماس هەم باس لەوەش بوو کە پێویستە شەڕەکە کۆتایی پێبێت هەرچەندە وردەکاری بەڕاستی وەکو وردەکاری باسی لەوە نەکرد کە بە شێوەیەک ئەم شەڕە کۆتایی پێبێ بەڵام وتی پاش ئەوەی کە دەست بەکار ئەبێ ئەم شەڕەش کۆتایی پێدێت و گفتوگۆیەکی باشی هەبووە لەگەڵ سەرۆکوەزیرانی ئیسرائیلدا. ئەی سەرۆک ترامپ با بڵین 47مین سەرۆکی ئەمریکا چەندە جەختی لە شەڕی ئۆکراین کردەوە ئۆکراین و رووسیا. بە هەمان شێوە بەڵێن وتی من هەردووکیان باش ئەناسم هەم سەرۆکی رووسیا و هەم سەرۆکی ئۆکرانیاوە بە هەمان شێوتی دەبێت ئەم شەڕە کۆتایی پێبێ ئاگربەست بکرێ خەڵکێکی زۆر لەوێ کوژراوە بەڵام لەگەڵ ئەوەشدا هەر وەکو ئەوەی پێشانی وەکو پلانەکەی بە شێوەیە کۆتایی پێبێ ئاماژەی بۆەوە نەکرد کە پلانەکەی بەچێ بەڵام دیارە ینی ئەمریکا هیچ دەستێوەردانێکی لەشکری نەکردووە ینی بە شێوازی قسەکانیش کە پێشتریش ئاماژەی پێکردووە هەر بەوە ئەکرێکە ئەو باز لە مەسەلەی جەختی لەسەر گفتوگۆکردن کردەوە کە ڕازیان بکە قایلیان بکە بە ئاگربەست و کۆتایی بەم شەڕە بهێنرێت. بەڵام وەکو تۆش ئاماژەوە پێکرد هیچ وردەکاریەکی باز نەکرد وەکو سەروەختی هەڵمەتەکانی هەڵبژاردن کە دەیگو کۆتایی بە شەڕی ئۆکراین دێنم کۆتایی بە شەڕی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دێنم بەبێ ئاماژەکردن بەوەی کە پلانەکە چییە یا پرۆژەکە چۆنە لە بەردانەواندن دەکرێت یا ناکرێت ئەمانە دەیڵینەوە بۆ بەرنامەکانی داهاتوومان هێرۆ زۆر سپاس دەکەم. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوە خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندە چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڕی.